ئیمڕۆ هەڵچوون و ڕابوونێکی جەماهیری گەورەی ئەو تۆڕە چاو دەکەین کە بە هیچ هێزێک لە بن نایە و بە هیچ هێزێک لە شکاندن نایەت. ئەویش نمونەی ئەو ڕاپەڕینەی شاری دێرین و خۆشەویستی کوردستان شاری هەولێری قارەمانە. نووسی لە باوکی ڕێناسەوە لە بۆ شانە چەکدارەکانی بروسک و شاڵا و ئێوە ئێستا دەست بەکار بن. ئەو بروسکەیە بوو کە لە بەرەبانەیەکی زووی 11 ئاداری ساڵی 1991 هێزەکانی پێشمەرگا بە پاڵپشتی شانە چەکدارەکانی ناوشار دانیشتوانی هەولێری قەڵاو منارە ڕاپەڕین و ئەو شارەیان ئازاد کرد. ڕاستەکەی هەموو هەولێری دەیزانن ئەو کاکۆسەتەی لە تەنیشتە من دانیشتووە ئەو هێزی پێشمەرگەی کوردستانی قیادە کرد و هاتوو هەولێری ڕزگار کرد. بە جۆرەی ئەو پلانەی دانرابوو هێزی پێشمەرگەی کوردستان بە ڕابەرایەتی کاکۆسرەت دەیتوانی هەولێر زووتر ئازاد بکەن. بەڵام بۆ ئەوەی ئازادکردنی هەولێر بکەوێتە ڕۆژێکی مێژوویەوە 11 ئادار دیاری کرا. ساعت 6 بەیانی ئەمە هاتین دەوری هەولێر و خەڵکی هەولێری ساعت 6 دەستیان پێ کرد و ئەوە بوو شارەکە ڕزگار. ئێمە دەمانتوانی ئەو ڕۆژێک کە شەقڵاومان ئازەکە ڕۆژی پاشتر بەرە هەولێر بین. بەڵام کاکۆسەت و کا حەسەن شۆستانی و برادران هەواڵان ڕئیان وابوو کە لە ڕۆژی 11 ئازار شاری هەولێر ڕزگارکەی لە بەرەوەی ڕۆژێکی مێژوویە لە تاریخی ملەتی کورد. ئەم ڕۆژە بوو کە بەیانی 11 ئازار دەرچوو حکوومەتی عێراقی احترافی بە ئیدارەی حکمی ذاتی منطقەی کوردی کرد برێن هەرێمی کوردستان. بۆیە ئەو ڕۆژەمان بە ڕۆژێکی پیرۆزانی بۆیە ئێمە ماینەوە لە شەقڵاوە ڕۆژی دەیمان کاتینە مەسیفی دەیمان مەسیفمان ڕزگار کرد و لە مەسیف دانیشتن و نەخشەی هەولێرمان ئامادە کرد کە ئەوەی بەرەبەیانی زوو ئێمە بەرەو هەولێر بین. ئێمە لە هەشتی مانگ لەگەڵ کارنەدار ماخبر بوو برادرانی ڕێخستن جەبار شێخە و لە ماڵی ڕەفیقێکی کارنەدار کۆبوونەوە لە هەشتی مانگ تا توی کارەکانی ڕێخستمان کرد. بنەرانی ڕێخستن هەمیان لەوێ بنەوەی کە هینەکان بوون کە کارەکان تەواو بۆیان تەواو تا بەراوردکاریمان کرد هەموو شتێکمان ئامادە بەس ماوە هەولێر ئازاد بکرێت. ئازادکردنی هەولێر جیا لە ڕزگارکردنی شارەکانی دیکەی کوردستان بۆ پاڵپشتیەکی گەورە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و هاوڵاتیان بۆ ئازادکردنی تەواوی شار و شارۆچکەکانی دیکە بە شاری کەرکووکی قودسی کوردستانەوە. ئەم سەرکردە بە توانایانەی کە پێشڕە و سەرمەشقی ڕاپەڕین بوون و بە تایبەتی لە شاری هەولێر لە 11 سێدا جەنابی کاکۆسرەت کە سەرمەشق و سەرکردەی ڕاپەڕین بوو دەستکەوتی گەورە بەدەساچن و ئامانجی خۆی تا ڕادەک پێکا بەڵام بێ ئاستەنجیشنین لەم یادەدا. بەر لە ڕۆژانی ڕاپەڕین ئێمە مەفرەزەی پارتیزانمان لە هەموو ئۆردوگاکانی دەورە پشتی هەولێر هەبوو. شانە چەکدارەکانمان ڕێخستنەکانمان ئەو پێشمەرگانەی کە دابڕابن هەموو خۆیان ڕێخست بووە و ئامادە بوون لە ڕێگای ئێزگەی دەنجی گەلی کوردستانەوە ژمارەیان بۆ دانرا بوو کاتیان بۆ دانرا بوو کە پەیوەندیان پێوە بکەن بۆ ئەو کاتێک کە بەرنامەی هەولێر دادەنرێ ئەوان بەشداری بکەن. 32 ساڵ بەسەر ئازادکردنی هەولێری پایتەخت تێپەڕ دەبێت و لەو ڕۆژە هێزی پێشمەرگەی کوردستان بە پاڵپشتی شانە چەکدارەکانی ناوشار و هاوکاری هاوڵاتیان توانی لە ماوەی چەند سەعاتێکی کەم هەولێر ئازاد بکەن و تەواوی دەستگاکانی بەعس پاک بکەنەوە. سیرۆ حوسێن، کوردستان نیوز، هەولێر.